ئەمە ناوی کچە کووردە سەقزیەکەیە لەژێر ئاسمانی زۆر وڵاتی دەرەوەی ئێران دوور لە هەر نێتێکی سیاسی ناوی ژینای ئەمینی بووەتە وێردی سەر زمان دەنجێک بەڕووی کوژرانێکی تراژیدیە لە ئاسماندا دەنگەداتەوە. ئەم جارە لە شارە چکۆلەکەی سەقزی کوردستانی ئێران خەڵک بۆ مەرجی کیژۆڵەکەیان بەتەنها نەگریان لە زۆر جێ ئێران لە پاڵ مەرجی ئەو کچە کووردە هەزاران دروشمی سیاسی نەک هەر لەوێ ئێرانیەکانی تاراوگەنشین پێکەوە لەسەر شەقامەکان لە ئەمریکا لە کەنەدا لە ئەڵمانیا لە تووشیا و قوبروس و کوێی ترنا. وتنەوەی دروشمێکی کوردی پارچەکانی تریش ژن ژیان ئازادی بووەتە دروشمی سەرەکی خۆپیشاندانەکان. ساڵانێکی زۆرە پێکەوەی ئێرانیەکان بە فارس و کورد و عەرەب و بلوج و نەتەوەکانی دیەوە لە نێوان چەکش و سندانی سیاسیەکاندا وردوخاش کرابوو. یەکەم جارە بۆ مەرجی کچە کوردێک لە هەر جێک ئێرانی هەبن پێکەوەن کاتی ناشنەکەی ژینا ئەمینی لەسەر کێلەکەی بە بچوشی وشەیەکی گەورە نووسراوە ناوەکەت دەبێتە سمبول. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. برای آزادی